شاری کۆیە کۆمپانیای پاپا گروپمانی گرتووە کار ناکاتن لە بابەتی خاوێنکردنەوە و خۆڵ و خاشاک و ئاودانی باخچەکان و بە شێوەی گشتی کارکردنی کۆمپانیا لە سەرەتادا ئەم کۆمپانیا لە 16/2/2021 گرێبەستەکەی کۆتایی پێهات بوو لەگەڵ شارەوانی کۆیە لەگەڵ وەزارەتی شارەوانی هەستاین بە نووسراوێکمان بەرز کردەوە بۆ وەزارەتی شارەوانی بە نوێکردنەوەی گرێبەستەکە یان دانانی کۆمپانیایشتر یان ڕێگە چارێشتر بۆ ئەم کارە دیار بوو مۆڵەتی ساڵێکیان دایەتە ئەم کۆمپانیایە کە کار بکاتن بەڵام گۆڕانکاری لە شێوازی کارکردنەکەیدا هەیە لە بەشێکی کەم لە گۆڕانکاری هەیە و پارەکەشی بەشێک کەم کراوەتەوە ئەم ڕێکارانە بەتەکید مەسەن لەوانێ ڕێکارێکی زۆری دەوێت لێرەوە کتابێک بستە هەولێر و لەوێ بستە ئەنجومەنی وەزیران لە ئەنجومەنی وەزیران تا دیراسە دەکرێت و تا ڕێکارەکان زۆرە ئەمڕۆ نووسراوێک دەرچووە لە دیوانی ئەنجومەنی وەزیران بە 12 ملیار و 600 و کەسر ملیۆنە بۆ حوزی سۆران و کۆیە بۆمبەستی کارکردنی کۆمپانیای پاپا گروپ ئەممان گرتنەش بەهۆی نەدانی موچەی کرێکار و شوفێرەکانە موچیان وەرنەگرتووە چەند مانجێکە دیارە ئەم ڕۆمانیان گرتو ئەمەش وەکو شارەوانی کۆیە هەڵدەستین بەپێی توانە ئەوەی تواناماندا هەیە ناڵێم هەموو شتێک دەکەین خایەنکردنەوەمان پێ ناکرێت بەڵام ئاودانی باخچەکان بەشێکی ئەوەی کە خۆمان ئاودانی دەکەین ڕۆژانە ئەوان هەر بەردەوامە ئەو بەشەی کە کۆمپانیای پاپا گروپ ئاوی دەدا ڕێگە چارێکی ئینشاڵڵە بۆ دەدۆزینەوە نەهەڵین هیچ زەرێک بەردارەکانمان بکەوێت بەتاکی تۆ حساب بکە هەموو ڕۆژێ مەسەن چیسێک زبڵت هەیە لە ماڵەوەی خۆت ئەگەر دەڕۆژنێتن دەچی زبڵ لە بەردەرگابی و بۆنی دێ و هاوینە و تووشی چێشە دەبین و هەمووشمان زیانی ژینگەی و تەندروستی دەبی ئەمە ڕێکاری دەوێت خۆت دەزانی یعنی مەسەن شتێک نییە بڵێن بەدەست بهێنم بیدەم ئەوە لە دیوانی ئەنجومەنی وەزیران بە بەریدا بە پۆستا دەستە وەزارەتی دارایی وەزارەتی شارەوانی لەوێشەوە ئەو گرێبەستەی کە هەندێک تەفاسیلی تێدا لە نوێکردنەوەکەی ئەم ساڵە تەنفیز دەکرێت و لەوانێت لەم چەند ڕۆژەی دابێ بۆیان دەرچێت سنفەی لە 16/2 کۆتایی پارەیان دەبێت وەرگێرابێت تا 16/2 ئێمە نووسرامان بۆ کردوون بە تەمویلکردنی لە دوای ئەم کاتەوە هیچ ئەوە چیان نییە لای ئێمە پاران وەرنەگرتووە کرێکارەکانیش ئەوەندی کۆمپانیادا خۆی دابینی کردووە مەسەرەن بەشێکی داوە بەشێکی نەداوە ئەوەش هەیە لەوانەیە مەسەرەن چارمانجێکیان هەیە بە شێوەیەکی گشتی نۆشفێری پاپا گروپ تا 5 مانگە معاشمان نەگرتووە ژێوی ژیانمان لەسەرەوە ئیشەیە هیوادارین بە داوا لە حکومەت دەکەین بەهانە ئەو خەڵکەوە بێت بەهانامانەوە بێت زۆر خراپە بۆ هەموو کارمەندانی پاپا گروپ